فسفۆری سپی خۆی لە بەردی فۆسفاتەوە دەرەچێتن. فسفۆری سپی مادەیەکە شەمعیە وەکو مۆمە ڕەنگی زەر دەبێتن. لەگەڵ ئۆکسیجینە پلەی گەرمای زۆر عەجایبە بێتن. ینی تۆ تەسەوور کە فسفۆری سپی بۆ ئاگاداریت پلەی گەرمای 800 ڕەتەدا. 800 کلا تاکو 815 شەڕواتن. تاکو 815 شەڕوا و سپیشە. طبعا ئەو سپێشە و دووکەڵەش ئەتخینکێنێتنەوە نییە بەس بڵێ هین بێتن. پلەی گەرمای ئەو مادە شەمعیە کە بەرت کەوت نەوەک پێست و گۆشت ئەگاتە ئێسک ئەیشتێنێ بۆ بانی ئێسکەگا پێست گۆشتەوانە خۆی قەدەغە کراوە لە جیانە بەڵام وڵاتان زۆر بەکاری دێنن. تورکیاش دژی کوردی ڕۆژاوە بەکاری هێنا لە شەڕەکانە و ئەمریکاش لە فەلوجە بەکاری هێنا لە هەمان کاتە. ئەم چەکە طبعاً چەکێکی زۆر پیسە بەڕاستی ینی تۆ خۆتی شار دەبێتەوە گەڕە و مادە مۆمیەش بەرت نەکەوێتن شەمعیەکە بەڵام پلەی گەرماکەی خەیاڵیە 800 دەرەجە ئەتکوژێتن لەگەڵ بەرە ئۆکسیجین کەوت عینەکە لە زۆر شۆنیش بەکاردێتن طبعاً. بەچی دەتەقێنرێ کاک سەلام ینی بە چی موشەکێ چی بۆم بێ چی ئەوەیە ئێستا ئەمەم بۆ نمونە بە هەلیکۆپتەر فرێدرێتە خوارەوە یان بە فڕۆکە حاویەیە فرێدەی ئەتوانی بیکەیتە ناو تۆپی مەدفعەوەش توانی بیکەیتە ناو هاوەنەوە توانی ناو موشەکی فڕۆکە بێتن لە هەموو شوێنێ توانی بەکاری بێنی فسفۆری سپی بیتەقێنی سەوانی کە تۆپخانە بەکاردێنن تۆپ کە تێگرن بۆی حداسیات دەکەن پێڵێن مەهدات دووکەڵە سپیە کاتن بۆی شوێنەکە دیار بێتن هەتاکو تانک مەسەڵەن دووکەڵە سپی لە دەوروبەری خۆی فرێدا بۆی بزر بێ دیار نەبێت دوژمن لێی بداتن. فسفۆری سپیش عینی ئەو ڕەنگە سپیە و ئەو غازە دەرەکاتن کۆتاییە ئەوەش بەرت نەکەوێتن هەردوو کەڵەکەی بۆی هەیە بخینکێنێتن بەڵێ.